چێشتی مجێور ژیان نامەی خۆنووسی هەژار. زنجیرەی 25ەم. قانیع ماڵی هاتبووە کەرکووک، هاتوو چۆی دەکردین، بڕیارماندا کە فێرە بلوێر لێدان بین. هەوڵ دەرس دەبێ وا بکەی لە بلوێرژەنیدا نەفەس بخۆیەوە و نەیبڕی. قامیشمان لە ئیستیکانی پڕئاو دەناو فومان بەو سەریدا دەکرد. نەفەس خواردنەوە کارێکی گران بوو. ئەگەر ئەحیانە جارێک فومان بۆ دەخورایەوە ئەوەندە پێدەکەنین تا لە بیرمان دەچۆوە، سەر نەکەوتین. قانیع ماڵت چۆن دەستکەوت؟ بەخوا باوک پیاوێ خێرۆمەن وتی تۆ سەیدی و کوڕشێک دەڵاشی چاوەیە خانووی داوە پێم. قانیع گیان کابرا هەرکە بزانێت تۆ وەک بابت منبارەگنی دەرت دەکا. ناباوە پیاوێ خاسە ڕەمەزان بوو. ڕۆژێک قانیع بە قاقا هاتە ژوور. باوک دەریان کردم کابرا دیتمینان دەخۆم وتی هەی فاسق ماڵەکەم چۆڵکە تێناگەم من وە پارەی خۆم نان بخۆم خراپیم دەگەڵ کێ کردووە. حەولی دابوو کارێکی دەستکەوێ نەبوو، گوتمان عرابەدەستی بگێڕە وردەواڵە بفرۆشە. سندوقە سابوونێکمان بۆ کڕی. مەلا شوکر گوتی 4 بۆڵ بڕینگیشی دەوێ. باوە بۆڵ بڕینگ چەس کارت نەبێ بۆت پەیدا دەکەین. ئیتر وەک تالیلەی دەروێشان لەسەر یەک دەیگوت بۆڵ بڕینگ. لە سەقەت فرۆشی دەوری خانەقا دوانمان کڕی. چووینە بەر قۆریە بۆ سانەوە لە چایخانەیەک دانیشتین. دوکاندارێکی یەرمەنی کە ئامرازی ترومبیلی دەفرۆشت لە پشتەوە قانیعی ناسی بوو. مەلا قانیعمان دوو نەبی باوک بۆڵ بڕینگت هەز؟ ئەرێ وەڵڵا هەسم و نات دەمێ تۆ هیچ نەبێ جوابی سەلام و ماندوو نەبیم بدەوە. بۆڵ بڕینگی دا عرابە ساز بوو. مەجید کاکەش کە عومدە فرۆش بوو کەلپەلی بە قەرزدایە کە پاش توانەوە بیداتەوە. 2 دەستە پزدانی بۆ هێنا کە بیفرۆشێ بۆ تەجرەبە یەکێکی فوک کرد درێژ وەستور وەک هەرامەی کەرێ. قانیع گوتی ئای باوک ئەمە نافرۆشم ئەمە بۆ دایک کوتەک خاسە. دایک کوتەک خێزانی بوو. تۆ ڕەنگە قانیعت نەدی بێ شتی هێندە ناحەز و ناقۆڵان نەبووە. درێژ لاواز چاو چکۆڵە و پروش لوت شۆڕ لاڕوومەت بە کەند و کڵۆ جل بە پینە و کلاشسەک و بەدنموت لەگاڵتە و گەبدا بت کوڵاندایە ئۆخژنی نەدەهات. عاقیدەی شێخ سەمیعم بۆ باسی چڕوچاوی قانیع و گەڕیدەی و بێنانی وەرگێڕا بۆ سەرگەپ و گاڵتە. ڕۆژێ 10 جار بۆم بخوێندایەتەوە لە پێکەنین ڕەش و شین هەڵدەگەڕا. دوایە گوتی باوک بیدڕێنە بەخوا مەشم مەبێتە بەزمێکی مناڵان بەداخەوە دڕاندم و لە بیرم نەما. دانەدانەیەکم لە نزیکەی 500 بیت دێتەوە بیر. باسی بەهەشتی شێخ سەمیعم کرد بووە باسی چڕوچاوی قانیع. باسی ڕوخساری نایەتە گوفتار هەمووی قوڵکەیە و شیوە و چقڵجار. دوو کوێرەکانی ناو نراون چاو دایم دەتکێنن زەرداوی گەناو. مووی کونەلوتی و دوو کونای وەغار جەناتون تەجری تەحتە هەلەنهار. لە باسی نەسەبیدا بەدمەلاسکەی شێخ سەمیع نووسی بووم. ئەم شێخ قانیعەی هێندە جوان و قۆز سەر و سمێڵ بۆز نەجیم و پیرۆز لە کۆلۆس شەریف بەوەلەد بووە بۆ لای کەرکووکی هیجرەت فەرمووە. باوکی شێخێک بوو لە تەکیەی دەڵاش 70 ساڵ ژیا بێکەوا و کەلاش. دایکی شێخزادە نەزانم کچکێ دایم دۆژدا ماو لە پشتی دەرکێ. ئابا وەژدادی لەم سەر تا ئەو سەر گەدازادە بوون سوالکەر فەلسوال کرد. قانیع تورکی کەرکووکی نەدەزانی بەڵام بەلامەوە سەیر بوو. بە تورکی هەجوێکی شێخ جەمیلی کرد بوو سەرەتاکەی ئەمە بوو. شێخ جەمیلن تەکیەسی هەر عەینیا و دەستخانەدر هەر کەرێ هیچ عەقڵی یۆختر یاری ئەو شەیتانەدر. پتر لە ساڵێک لە کەرکووک ڕام بوارد. سەرەتای هاوینی 1953 بوو. باسی فستیواڵی جەوانان لە بوخاریست داکەوت. شێخ مارف گوتی وا دەکەم لەگەڵ لاوانی حیزبی شیوعی بچیە بوخاریست. ئیتر بەرەمریشیان نەبی و بە ئازادی بیر و بڕوای خۆت بە خەڵکی دنیا ڕابگەیەنی. ئاخ چەند خۆش بوو ئەم سەفەرەم بکردایە. 2 عەکسی کاڵی ناشکرای لێ وەرگرتم. ڕۆژێک پاسپۆرتێکی بۆ هێنام کە بە 10 دینار بەرتیل دروست کرابوو. گورجێک کەلوپەلم هەڕاج کرد.
حیسابی خۆم لە وەستا وەرگرت گوتم دەچمەوە بەغدایە 3 چەمەدانی تەنەکەی پڕ لە کتێبم هێنا و نامەم لە شێخ مارف وەرگرت و چوومە سەر قەتار. لە قەتاردا کە بەرەو بەغدا دەهاتم لەسەر کورسی 2 نەفەری پۆلیسێکی ڕۆتەکەی سیسی پۆخەکەم لە تەنیشت بوو. چایان دەگێڕا گوتم 2 چامان بۆ بێنە. پۆلیس زۆری سوپاس کردم. پاش تاوێک هەستا ڕۆی زۆری نەبرد ئەفسەرێکی پۆلیس بە 2 پۆلیسەوە هاتن. ئەفەندی ئەوانە چەمەدانی تۆن؟ بەڵێ. ماڵی قاچاق توتنموتنیان تێدا نییە؟ خۆتان تەماشاکەن و ئەوەش کلیل. چەمەدان جگە لە کتێب چی تێدا نەبوو. کابرای ئەفسەر لەبەر خۆیەوە. ئای تەرەس، ئای بێناموس، ئەفەندی بمان بەخشە، ئەو پۆلیسەی لە تەنیشتت بوو هات گوتی ئەو کابرایە لە من ترسا بۆیە چای بۆ کڕی. دیارە قاچاقی پێیە، نسحەت بێ لەمنەوە، ڕۆحم بە بەراز بکە، بە پۆلیس مەکە، هەموو حەرامزادن، منیش یەک لەوان. دوور لە تۆ، بێ زەحمەت چەمەدانەکانم وە خۆ لێ بکەنەوە و لەو سەرەدایان نێنەوە. شیاوی باسە، لەو ڕۆژانەوە کە ڕۆژانەم 120 فلس بوو، لە نانی خۆم دەگێڕاوە و کدێب و گۆواری کوردی و عەرەبی بە دڵی خۆم دەکڕی و زۆرم شایی پێیان بوو. شێخ مارف گوتی کدێبان لای مندانێ، ئەگەر نەش هاتیەوە بۆت دەدەم بە کتێبخانەی گشتی با نەفەوتێن. بە قسەم نەکرد لە بەغدا بە ماڵە مام حوسێنم مەسپارد. نامەی شێخ مارفەم گەیان. گوتیان 30 دینار بدە و فلان ڕۆژ حازر بە. 11 کەس و من بە سواری ئۆتۆبۆسی نێرن بە ڕێگەی چۆڵی شامدا کەوتینە ڕێ. لە سووریا حکمیشی شەکلی بوو، شیوعی لە جەوهەر قاچاقتر. گەیشتینە هەوڵپۆستی ڕێوانی سووریا کە ناوەکەیم لەبیر نەماوە، وابزانم ئەبوو شەمماتە بوو. چەمەدانیان پشکنین پڕ لە عەگاڵی عەرەبی و کڵاش و خەنجەری کوردی و بەیانات. سوێند بخۆ بپاڕێوە، ئێمە دەچینە سەیران لە لوبنان و لە سیاسەت دووری. کابرای ئەفسەر دەیگوت هەرەوە کە لەسەر بەیانەکان نووسراوە وەتەنی ئازاد و گەلی بەختەوەر کە لە جێی بیسمیللایە لای شیوعیان شایەتی چاکە. بە گیڕەگیر نەجاتمان بوو، تۆزێک لە شام ماینەوە و چووینە بەیروت، دەبوایە ویزەی وروپا وەرگرین. لە سەفارەتی ئیتالیا پاش پرسیار و وەرامی زۆر کابرای سەفارەت کە عەرەبی لوبنانی بوو پرسی بۆچی دەچیە ئیتالیا؟ بۆ سیاحەت. کێ دەناسی؟ کەس نابێ، دەبێ یەکێک بناسی. ببەخشە وە بیرم هاتەوە مەلێک فاڕۆق دەناسم کە لە جەزیرەی کاپریە. دەستی کردە پێکەنین. لەو بەینەدا سەفەرێکی شامم کرد کە 2 سەعاتە ڕێیە. چوومە سۆراغی ئیبراهیم نادری کۆنە هەواڵم، دیتمەوە. چ دەکەی لێرە؟ بۆم گێڕاوە گوتی تۆ هیچ فکر ناکەیەوە، پاسپۆرتی جەعلی 2 ساڵی حەبس لەسەرە، من قانون دەزانم. ئەمجار وە دوی کڵاوی بابردە کەوتووی نەدەبوو دەست لە کاسپی خۆت بەردەی. من خوا شکر عەقڵم هاتوۆتەوە سەرم و پوڵ پەیدا دەکەم. کاک ئیبراهیم لە لەیلە و مەجنوونی نیزامی گەنجەویدا دەڵێ باوکی مەجنون نسحەتی کوڕەکەی دەکرد. دەست لە لەیلێ بەردە و وەرەوە ناو خۆمان. مەجنون لە وەرامیا گوتی 100 کێوم لەسەر دڵا، چۆن هەستم 100 چقڵم دە پێچەقیوە، چۆن ڕاکەم. هێندەم لەو ڕێگەیەدا غار داوە کە تازە گەڕانەوەم هەیهاتە. تۆ کە خوا شکر تازە عاقڵ بووی، من تازە سەرەتای کەربوونمە، تا ماوم ناگەڕێمەوە و ئیتر ڕەفیقایەتی عاقڵانیش ناکەم. کۆت و شاڵوارێکی حازر و شاپۆیەکی پوشم کڕی و هاتمەوە بەیروت. سواری دەرەجە سەربانی کەشتی سامسۆنی تورکیا بووین بەرەو ئیتالیا. چاردە لاوی لوبنانیش هەر بۆ فستیواڵ دەهاتن، هەواڵی ناو کەشتی بوون. دەگەڵ ئەفسەرێکی تورک قسەی خۆشمان دەکرد، دەیگوت پێغەمبەر ئەفەندی هەر نەحلەتی لە عەرەب و چینی کردووە. شەوی 7 جولای بوو، بەحر کەوتە فەرتەنا. جگە لە کارکەرانی کەشتی من نەبێ هەموو کەس گێژ ببوون دەڕشانەوە. لە پاستا پەتومان بەسەر نەخۆشاندا بەش دەکرد. عێراقیەک بەدەم ناڵەوە دەیگوت ئافەریم کەشتی، 1000 پیرەژنە یۆنانی قونزلی لەسەرا، چۆن قوم نابێ. 7 ڕۆژ و 8 شەو لە بەحرا بووین. ئەفسەرەکە دەیگوت ژیان لە ژیانی ناو کەشتی خۆشتر نییە. گوتم کەشتی وەک بیابانێکە بێ ئاوەدانی، دەنگی قوقەی کەڵەشێرێک، حەپەی سەگێک، بۆ ڕێی مانگایەک، حۆقەی گامێشێک نابیسی، خۆشیەکەی چییە؟ دەیگوت من بیرم لەو شتانە نەکردوێتەوە. بەیانیەک گەینە ناپۆلی، شوێنمان لە قەتاری ڕۆم گرت و چووینە ناو شار. برسیم بوو، چوومە بەر دوکانی سەندەویچ فرۆشێک. 10 جۆرە گۆشتی لێبوو، یەکیان گرانتر لەوی دی.
بە ئیشارە و عەکس حاڵی کردم کە بە نرخەکە گۆشتکەرە و هەرزانەکە گۆشت بارگینە. پیاو تا بۆی بلوێ دەبێشتی باش بخوا 2 ساندویچی گۆشتکەرم وە بەر گازدا. هەواڵە عێراقیەکانم گوتیان وەرە بۆ ئێمەش لەو ساندویچەی خۆت بکڕە. پاش قودان واو لەسەر خواردنەوە گوتم کوڕینە بەڕاستی گۆشتی کەر بە لەززەتە. بوو بە حۆقۆق و هێڵنجدان. گوتم مەترسن ئەوە گۆشتی کەری قوبروسی بوو. لە ناپۆلی 3 کەلیمە فێر بوو. پینا واتە نان، ئاکوا واتە ئاو. لە قەتاریش لە دەرکی ئاودەست نووسرا بوو دیتی ڕاتە. دەی چیترم دەوێ نان و ئاو و ڕیان دەزانم و دا نامێنم. ڕئیسی ئێمە عێراقیەکان کوردێک بوو بە ناوی غەفوری میرزاکەریم. بە کوردی قسەی نەدەکرد کە شۆڤێنی نەبێ. عەرەبیشی هەر پەڵخوڕ دەکرد. دەتگوت کەرە و گووی شل دەخوا. حوسێن هەورامانیەکیش بوو ئەویش پێی شەرم بوو بڵێ کوردم. ڕئیس لە بەیروت گوتی ئەو 130 دینارەی داوتانە خەرجی ڕێگامانە و کرێژ لەسەر حیزبە. بە برایەتی و بە شەریکی وەک یەک دەخۆین و ڕادەبوێرین لە ناو شیوعیدا فەرق و جیاوازی نییە. ڕۆژێک لەسەر کەشتی کۆ ببووینەوە یەکێ لە منی پرسی تۆ لە فستیواڵ دەتەوێت چ بکەیت؟ ئەگەر بتوانم هاوارێک بۆ کورد و کوردستانی لێقەوماو دەکەم. ڕئیس هەڵیدایە چی؟ کوردستان حیزب قەت بەوە ڕازی نییە. برا لە بەغدا قەرار درا من هەر لە ڕێگە ڕەگەڵتان کەوم لەوێ ئازادانە بیر و بڕوان دەرببڕم. دەی ئەم قسە قۆڕا ساڵح دیلانی ژوای گوت و هەر هەتا سەر دەریا بڕی کرد. دەمت بجوڵێ بڵێ کوردم خۆت دەزانی. باشە با بزانی چۆن دەبێ. داعوەتنامەی ڕەسمی حیزبی شیوعیم پێبوو کە بەشدار بم لە کۆنگرا. قاچاق بوو دەبوو لە ڕێبی شارمەوە. زەبیحی لە بەڕێکردنم داگوتی من لەسەر ئارسین لوپێنەوە زۆر شت فێر بوو. ورد پێچایەوە و دەنێوان توێی پانتۆڵدا لە پشت قونمەوە تاقەتی کرد. کەچی بە ناشکری نەبێ لە ئەسکەندەریا کە دەچوومە سەرکەشتی ئەفسەرێک پشکنیمی. زۆر زوو دیتیەوە زۆر ترسام پێکەنی و دەستێکی لە شانی دام. بڕۆ بە سەلامەت. لە ئەسکەندەریا بۆ 2 سەعات چووینە شار. بەر لەوە 4 دینارم لە پاش زلکڕین لە بەیروت مابوو. ئەویشم دابوو بە جەنابی ڕئیس. دەگەڵ کوڕێک دابەزین نامەی دەپۆستە خست. سواری تران بووین کە بە شارە بگەڕین. لە پڕدی تم کوڕ نەماوە نازانم لە کوێدا بەزی بوو. 5 تعریفەم کە دەبێتە قرانێک پێ نەبوو. بلیت بڕ کە هات بەلامەوە خود نویسم لە گیرفان کردەوە. گوتم پوڵم نییە. تا کوێ دەچی؟ تا بەندەر بە خۆڕایی سوار بە. دەستەیەکیان دەگەڵ ڕئیس کاڵەک و شووتی زۆریان کڕی بوو. خۆیان لە هێندێک برای حیزبی گێل کرد بوو. هەر لە ئێستاوە بۆڵۆ پرتە پەیدا ببوو کە منیش یەک لە بەشخوراوان بوو. بە 1000 ناری عەلی 2 دینارم لە ڕئیس ساندەوە کە نەوەک دیسان بۆ بلیت دامێنم. لە ئێزگەی ڕۆم دەبوایە چاوەنۆڕیمان بکردایە تا سەرۆکی لاوانی ڕۆم دێ و لەسەر حیسابی لاوان دامان دەمەزرێنێ. چەمەدان و هێندێک پارچە بەڕە و شتیوامان لە دەوری خۆماندانا و لەسەر عەرز تەخت دانیشتین. زۆر وەک خێڵی قەرەز دەچوین. هەرچی دەپرسی چن دەمگوت جبسی واتا قەرەز. کاری ئەومان هەیە لەکوێ پرسین؟ ئای لە منتان نەکەوێ ئەی من چیم؟ لە حەمباڵێکی ئێزگەم پرسی ڕیتی ڕاتا سەرێکی ڕاوەشان ڕیتی ڕاتا بەشلێکەوە گوتم نەخێر تێناگا. دەستم بە زگمەوە ناو خۆم کوڕ کردەوە و نەقاندم. پێکەنی گوتی ها ڕیتی ڕاڕا. بە قامک تێگەیاندم ژمارە 11 و دەستە. لە دەرگاوە ڕوانیم ئاوێنە بەندێکە وەک ماڵی شا. چەند کەسێک لەبەر شێرە ڕیش دەتاشن ببێ و نەبێ دەلاکخانەیە کە چوومە ژوور زانیم چەناو دەستێکیشی لێیە. مزگێنیمدا و بە کۆمەڵ ڕایان کرد های لەوەی زوو بگاتێ و لە خۆ نەڕی. پاژنیوە ڕۆیەکی درەنگ هاتم بردیانین لە چاکترین وتێلی بەناو پلازا دامەزراین. جەمەنان لەسەر لاوانی ئیتالی. شەوانەژ یەکێک دەبوو بە سەرگەلە و دەچووینە چاخانە و چایەکمان دەخواردەوە. گوێمان لە مۆسیقا دەگرت. بە ڕۆژ بە کۆڵان و خەیاباندا وێڵ بووین. شاری ڕۆمام زۆر پێجوان بوو. دەتگوت هەموو ماڵەکانی خەیابانیان بە مشار خشت بڕیوە. هەموو جێگا وەک یەک دەچوون. کۆتەڵی زۆر هونەرمەندانە لە هەموو ئاقاران ببوونە خشتڵی شار.
ڕۆژێک چوومە ڕستورانێک لیستیان بۆ هێنام هەر تەقەم لەسەریەوە دەهات تووشی وشەی فرایت فیش بوو دەستم لەسەر دانا بەڵێ ماسی سوورەوەکراویش خراپ نییە خوایە ئەو ماسیەی من دەمناسی جۆرێکی تر بوو ئەو پارچەی چکۆڵە و لێک هاڵاو هێندێکیان لە ڕانەچوێلەکە دەچن خواردم خۆش بوو لە هاتنە دەرمدا کوڕێکی لوبنانی گوتی پێکەوە دەڕۆین لە ڕێگوتی منیش هەر وەک تۆ بۆقم خوارد عەبدولکەریم شێخ داود ناوێک کە حقوقی بوو لە جیاتی 30 دینار 50 دیناری دابوو داوای سابوونی دەکرد کراسی پێبشووە قانون نەیگرت ناچار من سابوونم بۆ کڕی و ئەویش 1000 جنێوی بەدزی بەو قانونەدا بەگەل چوین بۆ واتیکان سرم لە کاری کلیسای سان پترۆس گێژ ببوو چاو بە مۆلەق وەستا و دەمڕوانیە میچەکەی کە دەستکاری میشێلەنژیلۆیە و ماشەڵڵا و بەهبەهم دەگوت هەتا بەخۆم زانی لەگەل بەجێ مابووم و فەتالیەکیشم پێ نەبوو گێژ و حۆل دەخولامەوە تووشی هەواڵان نەبوو تازە قەوماوە با تێر سەیر بکەم ویستم بچمە موزەی واتیکان پارەی دەویست نەمکرا لە دەرگایەک 2 پاسەوان بە جلی ڕۆمیانی قەدیم ڕم بەدەستەوە وێستا بوو ترۆمبێلێک هات شاژنێکی ڕەشی وەقیری تێدا بوو کڕنۆشی بۆ کراو دەرباز بوو منیش ویستم بچم ڕم لە دوولاوە تێکپەڕین و ڕێگەم نەدرا دیار بوژنە ڕەش دەچوە دیدەنی پاپ هاتمەوە سەر خەیابان سواری ئۆتۆبوس بووم بلیت بڕهات فێر ببووم خودنویستم ڕاداشتێ کە زانی چیم پێ نییە بلیتێکی دامێ بیرم لەوە دەکردەوە کابرای میسری لە دەوڵەتی دزی و پیاوەتی دەگەڵ من کرد ئیتالیەکە لە گیرفانی خۆی زەرەری بۆ کێشام پاسپۆرتەکەم بە خەتی عەرەبی نووسرا بوو کە خاوەنی تا سووریا و لوبنان بچێ ئەگەر بە ئینگلیسی باسی وروپایشی لێ نەنووسرا بە نەدەبوو ئیبراهیم عەبدوڕەحمان خاڵ کە ئەویش هەواڵ بوو دەگەڵما هات بۆ سەفارەتی عێراق گوتی خۆت بە دەوڵەمەند نیشاندا جلەکانیشت باشە چووینە خزمەت سەفیر منی زگزلی جلباشی بە میلیۆنێر هاتە بەرچاو منیش تاتوانیم فڕ و فیشاڵم کردکە هەتا و تریش دەچم چەند ڕۆژێک ڕای دەبوێرم بەڵێ کەری نێر نەیدەکێشا پەساپۆرتی بە ئینگلیسی نووسی و ئۆتریشیشی خستە سەر لەخوا حافیزیدا فەرمووی بێرە داوەرەوە با دیسان بە خزمەتت بگەم جا چۆن تا دیاریەک بۆ ئاغازادەکان نهێنم دەچمەوە چووینە سەفارەتی ئۆتریش کچێک گوتی بەو نیشانانە سەری سەعات 5 وەرنە فڵان ئاپارتمان ویزە وەرگرن 5 2 دەقیقەکەم چوین داخرا بوو ڕاوەستاین و دەڕوانینە سەعات 2 سانیە مابوو کچ پەیدا بوو برایم گوتی وامانزانی نایەی گوتی وەختم زایع نەکرد ویزای تایبەتیشمان لە سەفارەتی ڕۆمانی وەرگرت کە لە پاسپۆرتان نەنووسرا تا لە عێراق نەمانگرن پاش 4 ڕۆژیان 3 ڕۆژ بە قەتاری تیری زێڕین وە ڕێکەوتین چەند سەعاتێک لە ێزگەی وێنیز ماینەوە بەڵام قانون نەیگرت بچینە و شارە جوانە ببینی نوشابەش بەر قانونی سەفەر نەدەکەوت یاریدەی لوبنانیەکمدا چەمەدانم لەگەڵ گوێستەوە حەمباڵیەکەی نوشابەیەکی بۆ کڕی شەو درەنگێک گەینە ویەن چووینە شوێنێک لە لاوان جمەی دەهات ناردیانی نەیانەیەک کە لەوێ بخەوین چەقە و هەرا و بلیاردکردن بوو دەرزیت هەڵاویشتایە نەدەکەوتە عەرزی یاڵڵا هەستن چەمەدان هەڵگرن دەتان بەنە جێخەوێکی باش چەمەدان بەدەستەوە شەو تاریک و سەرما لە ماندووی یارەقەمان کردووە گۆرانی ئیسمەهانم هاتبووە بیر کە دەڵێ شەوانی خۆشڕابواردن لە ویەن چووینە میوانخانەیەکی قشپیلە لە ناو باغێکدا نانیان داینێ و نووسین بەیانی نان و چامان خوارد و گوتیان بڕۆین بوو بە هەرا تا جەوانان پوڵی ئێوەمان نەدەنێ ناڕۆن تەلەفۆن لەسەر تەلەفۆن جواب نەبوو خاوەن ماڵ گوتی یەکێک بە گرێو دەگێڕمەوە تا پوڵم دەدرێتێ گورزێ چوومە ئەو لاوە گوتم من بە گرێو دەمێنمەوە بە خەیاڵ گوتم 2-3 ڕۆژێک دەخۆم و دەخەوم با بمنێرنە حەبس بەڵام پاش 2 سەعات ئازاد کرام و بردیانمەوە لای هەواڵان ئێمە و لوبنانی و جوولەکە و میسری و ئوردونی و نازانم کێی دیش بە قەتارێک وەڕێکەوتین لە سنووری مەجارستانەوە خەڵک دەهاتنە پێشوازمان لە شوێنێک کوڕێکی لوبنانی گوتی نوتق دەکەم دەست بڵندەکە دەنەڕێنێ بە عەرەبی دەڵێ ئاو ئاوە هەوا هەوایە هەرچی باوەڕ ناکە ئاوی سارد بخواتەوە بوو بە هەرا و چەپڵە ڕێزانی گوێگرە خۆشەویستەکان و پێکەنینی ئێمە
شاعیرێکی جوولەکە بە ناوی حەنا ئەبولحەنا کە عەرەبی قسە دەکرد لە نزیکمەوە بوو، زۆر قسە خۆش بوو. جارێک گوتی: ئەو هەموو دەوڵەتە عەرەبانە لە هەموو شتدا دژی یەکترن، بەڵام لە زنێو بە ئیسرائیلداندا یەک قسەن. لە بوداپێست سەعاتێک لە ئێزگە ماینەوە، سەر و پاکەتێکی سەندەویچ و میوەیان داینێ. گەیشتینە شاری بوخاریست. عێراقی و میسریەکان لە مەدرسەیەک مەنزڵمان گرت. لە قەتاردا وەرزشکارێکی سەربێتووکی میسری دەیەویست سەر دەرێنێ، نەیزانی شوشەی لە پێشە. شەقۆنێکی دە شوشەی قەتار هەڵدا، شوشە خرمەی کرد و سەرەکە چەڵەکەی چی لێ نەهات. یەک لە میسریەکان تاحیە کاریۆکا سەماکەری مەشهور بوو. دەستەیەکی موزیکی دەگەڵ بوو، دەتگوت بە دانستە هەڵت بژاردوون. زۆر بەیان ڕەشی ئاوڵاوی و یەکیان یەک چاویش بوو. لە قەتاری ڕۆمانیدا دوژنە لادێیی هاتنە ناو واگۆنەکەمان، مریشک و هێلکەیان دەبردە شار. بە ئیشارە لە مریشک و کەڵەبابەوە تا گۆڕستان و ئەو شتانەی لە ڕێدەمان دیت، پرسیارم لە ژنێکیان دەکرد و دەمنووسیەوە. توانیم چەند وشەیەکی زۆر لازم فێر بم. لەو پرس و جوابانەدا پۆلیسێک پەیدا بوو. ژنەکان زۆر ترسان، دەرپەڕین و دەرسم ناقسیمە.